جارێکی دیکە بەشێک لە پزیشکانی نیشتەجێی خولاو لە نەخۆشخانەکانی سلێمانی بەهۆی کەمتەرخەمی حکومەت لە پێدانی موچەکانیان بایکۆتی دەوامیان کردەوە. نەخۆشخانەکانیان جێهێشتووە. پزیشکانی مقیم ڕایان گەیاندووە ئەوان باش دەزانن بایکۆتکردن لەم دۆخەدا مەترسی گەورە لە سەرکەتی تەندروستی دروست دەکات، بەڵام دەبێت حکومەتیش باش بزانێت بە گیرفانی خاڵیەوە شەڕ لەگەڵ پەتای کۆرۆنا ناکرێت، بۆیە هەر دۆخێکی نەخوازراو بەهۆی بایکۆتی ئەوانەوە ڕوو بدات تەنها حکومەتی لێبەرپرسیارە. تەندروستکارانی کۆمەڵیش دەڵێن ئەوان پشگیری تەواوی داواکاریەکانی پزیشکان دەکەن و حکومەت دەبێت موچەکانیان لە کاتی خۆیدا پێ بدات. بەوەک ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان پشگیری داواڕاوەکانی پزیشکانی نیشتەجێ ئەەکەین و داواکاری لە حکومەت هەرێمی کوردستان کە ڕەچای ئەمبار ترسناچی ئەمبار و دۆخە بکات و لە جیاتی موچەکانیان پێ بدات و لە جیاتی بڕینی موچەکانی و سزادانیان پاداشیان. سەندیکای کارمەندانی تەندروستی لەگەڵ وەزارەتی تەندروستی و دارایی لەسەر دۆخی خراپی پزیشکان و کارمەندانی تەندروستی قسەیان کردووە. ئەو مەترسیانیان ڕاگەیاندووە کە بەهۆی بایکۆتی پزیشکانەوە لە کەرتی تەندروستی دەکەوێتەوە کە گەر موچەدا بەش نەکرێت جگە لەوانەی بایکۆتیان کردووە ڕەنگە کارمەندانی دیکەش بایکۆتی دەوام بکەن. بەڵێ ئێمە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان قسەمان کردو، من بە شخصی لەگەڵ وەزیری تەندروستی قسەم کردووە و لە هەفتەی ڕابردووش لەگەڵ ژمارەیەک لە بەرپرسانی حکوومەت قسەمان کردووە. ئەگەر چی پێیان وتین بەم نزیکانە موچەمان ئەدەنێ و ئومێدمان وایە لەم هەفتەدا موچە وەربگرین، بەڵام دیارە تا ئێستا وعدێکی 100% نییە. ئێمە قەلەقین بەڕاستی و وەزیری تەندروستی و وەزارەتی دارایی و بەرپرسانی حکوومەتمان لە سلێمانی ئاگادار کردوێتەوە کە بارودۆخی سلێمانی مانگرتن هەڵ ناگرێ. ئەگەر ئێمە موچەمان پێ نەدرێت ناچارە بین خەڵکانێک خۆیان تەحمل ناکەن، ناتوان بەردەوام بن لە خزمەت خۆیان دەوامەکان جێدێڵن، وەکو چۆن ئێستا مەجموعە لە براپزیشکانمان دەوامەکانیان جێهێشتووە، وەرکەکەیان بۆ سەرشانی ئێمە و بۆ سەرشانی براپزیشکانی تر جێهێشتووە کە ئەمە بە زیان دەشکێتەوە. بۆیە ئەم وەزعە مانگرتن هەڵ ناگرێ. ئەگەر بێت و حکوومەت پشتگوێمان بخە بەڕاستی مانگرتن ڕادەگەیەندرێ کە مانگرتنیش ڕایگەیان بارودۆخی سەختی سلێمانی تەحملی ئەم کارەساتە ناکات. پارێزگاری سلێمانی پشگیری لە داواکاریەکانی پزیشکان دەکات بۆ پێدانی موچەکانیان ڕایدەگەێنێت پێویستە حکومەت خواستەکانیان جێبەجێ بکات و لە هەستیاری دۆخەکە تێبگەن. ئەم داواکاریانەمان گەیاندووە و پێمان وایە داواکاری ئەوان بۆ ژیانیان بۆ موچەیان داواکاریێکی ڕەوایە و حکوومەتی هەرێمی کوردستانمان و وەزارەتە پەیوەندیدارەکانمان لەمە ئاگادار کردوتەوە مافێکی ڕەوای هاوڵاتیان و موچەخۆرانی کوردستانەکە موچیان هەبێ، مافی ڕەوای خەڵکی کاسب و خاوەنکارەکانە کە دەرفەتی کار و کەسابەتیان هەبێ. ئێمە ئەم بەشیان لەبەر ئەوەی کە توانیومانە بە جۆرێک لە جۆرەکان ڕێخینەوە، بەڵام مەسلەی موچە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین جارێکی تر لە هەوڵەکانی چڕترکاتەوە و پێویستە حکوومەتی عێراقی لەم بارودۆخەیە زۆر باشتر بێتە سەرخەت چووکەمە پەیوەندی بە تەندروستی هەموو وڵاتەکە و دەرەوەی وڵاتەکە و هەموو جیهانیشەوە هەیە. حاڵەتێکی تریشیان بارودۆخە تەندروستیەکەیە. ئەمەشیان گرنگترە ئەگەر موچە ژیان دابینکە کۆرۆنا مەترسی لە گیانی خەڵگەکە، لە بوونی خەڵگەکە، لە ڕۆحی خەڵگەکە. پێشتر پزیشکان و کارمەندانی تەندروستی هۆشداریاندا بۆ حکومەت بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان و پێدانی موچەکانیان لە کاتی خۆیدا و ماوەی 50 ڕۆژیان خستە بەردەست حکومەت بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان، بەڵام 50 ڕۆژەکە بەرەو کۆتایی دەچێت و داواکاری کارمەندانی تەندروستیش جێبەجێ نەکراوە. لە کاردانەوەدا بەشێکی زۆر لە پزیشکان بایکۆتی دەوامیان کردووە لە نەخۆشخانە و بنکە تەندروستی و شوێنە هەستیاریەکانی دیکە تا ئەو کاتەی حکومەت گوێ بە داواکاریەکانیان دەدات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.